ئەمڕۆ لۆکو لایەنە سیاسیەکانی سنووری قەزای کێلار کۆبنەوەیەکمان ئەنجامدا بۆ ئەوەی ئیدانەی لەشکرکێشی وڵاتی تورکیای داگیرکەری عوسمانی بکەین بۆ سەر عەفرین و بۆ سەر ڕۆژئاوای کوردستان. بۆیە لێرە ئێمە وەکو ئەو لایەنە نوێنەری لایەنە سیاسیەکان بڕیارماندا ڕۆژی یەکشەممە بڕواری 28/1/2018 کاتژمێر 3 پاشنیوەڕۆ ڕێپێوانێک ئەنجام بدەین لە بەرامبەر پارکی لەیلا قاسم بۆ فلکەی ناو بازاری کەلار بۆ ئیدانەکردنی ئەو لەشکرکێشیە، چونکە ئەوەی وڵاتانی زلهێز و بێدەنگی وڵاتانی زلهێز دژی ئەو لەشکرکێشیەی تورکیا بۆ سەر عەفرین کارێکی تیروەرستی و کارێکی قێزلەون و کارێکی داگیرکەرە. ئێمە لێرەشدا داواکارین لە جەماوەری خەڵکی گەرمیان و خەڵکی کەلار کە بەدەنگ ئەو داواکاری ئێمە بێن و بەشداری ئەو ڕێپێوانە بکەن.